جمهوری اسلامی ایران گەلانی ناوچەکە گرنگی نادەن بە بوونی ئەبەردەوامی ئەمریکا لێرە. کۆماری ئیسلامی ئێران و کۆماری سووریا بڕیاری خۆیان داوە بۆ پتەوکردنی هاریکاری نێوانیان، بە تایبەت هاریکاری بەرگری و سەربازی و ئەمنی و زیادکردنی هێزی و تواناکانیان. هەر بۆیە بەیەکەوە هەنگاو دەنین بەرەو پێشەوە بە شێوەیەکی جدیتر لەگەڵ ئەم ئامانجەدا. ئەگەر هەندێک هیوایان هەڵچنیوە لەسەر لە ناوبردنی پەیوەندیەکانی نێوان ئێران و سووریا، ئەوە هەڵەن بە شێوەیەکی مەترسیدار و پێویستە دەستبەرداری ئەو خەونەیان ببن. در سوریه سفر رئیس ستاد کل نیروهای مسلح جمهوری اسلامی ایران پاسخ قاطع جبهه مقاومت به قلدری آمریکا ارزیابی شد. سرلشکر محمد باقری و هیئت همراه بشار اسد رئیس جمهور این کشور هم در دیدار امضای توافقنامه همکاری‌های همه‌جانبه نظامی و امنیتی را چی از سالها فعالیت مشترک دانست که سطح عالی روابط راهبردی تهران و دمشق را نمایان ساخته است. در برگیرنده پیام‌هایی برای دشمنان محور مقاومت است، دشمنانی که همواره در صدد جدایی میان تهران و دمشق برمی‌آیند.